کۆدەکانی جەنگی ئەمریکا ئێران چین و رووسیا بۆچی بێدەنگن ئەوروپیەکان ترساون یەک مانگ بەسەر یەکەمین دەستپێکی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران تێدەپەڕێت و تابێت ڕژێمەکە بچووکتر دەبێتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر هەنگە و ڕوە و ڕووخان دەگرێت و ڕۆژانە گرنگترین سەرکردەکانی لەدەست دەدات و هەستیارترین جێگە و پێگەکانی دەبنە ئامانجی فڕۆکە جەنگیەکە. کۆدەکانی جەنگەکە بۆ چاودێرانی سیاسی و ئاگایانی دۆخەکە گرنگترن لە خودی جەنگەکە و بینینی دیمەنەکانی خاپووربوونی ژێرخانی سەربازی ئێران و حملەی موشکی هەردوولا لە ناوچەکەدا. چین و رووسیا کە دوو هاوپەیمانی سەرەکی ڕژێمەکە بوون زۆر بە سادەیی تا ئێستا تەنها 4 بەیاننامەی ئاساییان دەرکردو و ئیدانەی جەنگیان کردووە بەبێ ئەوەی ناوی هیچ کەس و لایەنێک ببن. هەمووان چاوەڕێی ئەوە بوون هەر لە سەرەتای جەنگەکەوە رووسیا وڵامی توندی ئەمریکا بداتەوە یاخود چین تەداخل بکات، بەڵام بە پێچەوانەی تەواوی پێشبینیەکان نەک وەڵامیان نەبووە بەڵکو تەنانەت دەسەڵاتەکانی خۆشیان لە ئەنجومەنی ئاسایش بۆ ڕێگری لەو هێرشانە بەکار نەهێناوە و ڤیتۆشیان بەکار نەخستە و بێدەنگ لێی دانیشتون. چین زیانمەندی یەکەمی ئالۆزیەکانە بە پێیەوەی قورسایی جەنگەکە کەوتۆتە تەنگەی هورموز ئەو پێگە و شوێنەی کە 72% سوتەمەنی چینی لێوە گوزەر دەکات و سوتەمەنیش بۆ وڵاتە پیشەسازیە سەبەلاحەکە مانای مانەوەی تەواوەتیە و هەر دەست بەسەر داگرتنێکی هورموز واتە بەدەستەوەدانی ئابووری چین و درێژەکێشانی جەنگەکەش. دیسان ئاماژەی خراپن بۆ ئەوەی چین گرفت و مەترسی تایوانیشی لەسەرە کە هەمیشە ئەمریکا وەکو بۆمبێکی تەوقیتکرا و لە هەناوی چیندا بەکاری دەهێنێت و قورسترین کارتی گوشاری ئەمریکیەکانە. جگا لە گوشارە ئابوووریەکان و بابەتی باج لەسەر کاڵای چینی و داخستنی دەرگای وەزارەتی پیشەسازی ئەمریکا، ئەمانە وا دەکەن کەلانی کەم چین تاماوەیەکی باش خۆی بێدەنگ کات و بە بەرچاویەوە هاوپەیمانە شیعەکەی لە ناوچەکەدا لەژێر ڕەحمی موشەکە دووتۆنیەکاندا بسووتێت. هەرچی رووسیا ئەسەرقاڵی بە جەنگی ئۆکراین و یەکلایکردنەوەی خاوەنداری دوو هەرێمی نزیک لە خۆی لە وڵاتەدا کە دەکاتە 11% خاکی ئۆکراین و شەڕی دەسەویەخی ئابووری لە تەک وڵاتانی ئەوروپیدا. رووسەکان لەم جەنگەدا و بێدەنگبوونیان سوودمەندترینن لە ڕووی ئابووریەوە. بۆ نمونە لەو ڕۆژێوەی کە گەروی هۆرموز گیراوە نەوت بە ڕێژەی 172 بەرز بۆتەوە و هەر لەو کاتەشەوە بە ناچاری ئەمریکا سزای کڕین و مامەڵەی بە نەوت و غازی رووسیاوە هەڵگرت و ڕۆژانە ئێستا رووسەکان 120 تێندەی جاران نەوت لە بازارەکانی ئەوروپا و ئاسیادا ساغ دەکەنەوە و بودجەکەیان لە بری کەمکردن زیادبوون بەخۆ دەبینێت. دوای زیاتر لە 15 ساڵ هەرچی ئەوروپیەکانە لە بەردەم دوو بژاردەی کوشەن دەدان کە هەر جوڵەیەکیان بە واتای کۆتایی پێهاتنیانە. ئەوروپیەکان بەڵێ بۆ ئەمریکا بکەن مەترسی رووسەکان و سوتەمەنیەکەی لە دەست دەدەن و دەکەونە بەردەم قەیرانێکی ئابووری سەخت و قورس و وەڵامی ئەمریکاش نەدەنەوە تووشی تووڕای کۆشکی سپی دەبن و ترامپ خۆی گوتەنی دەستیان لێبەردەدات و دەیان کاتە خۆراکێکی ئاسانی بەردەم پۆتین و مووقیفی ئەوروپیەکان قورسترینە بەو پێی بەشێک نین لە جەنگەکە و جوگرافیەکەشیان هەزاران کیلۆمەتر دوورە بەڵام زەرمەندترین و کۆتاییەکەی بۆ ئەوانیش خراپ و چاوەڕوان نەکراوە.